سڵاتان لەبێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان سەر تۆریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە کەرتی گەشت و گوزار دەکەین لە هەرێمی کوردستاندا لەگەڵ ئەوەی کە لە ئێستادا لە پەرلەمانی کوردستان گفتوگۆ لەبارەی پرۆژە یاسای بودجەی ئەم ساڵ هەرێمی کوردستان دەکرێت بەڵام ئەوەی کە وای کرد کە ئێمە ئەم تەوەرە هەڵبژێرین بەڕێزان دیارە ئەوەیە کە دوێنێ پەرلەمانتارێکی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند کە لە ئێستادا بەشە بودجەی هەرێمی کوردستان هیچ بەشێک دیاری نەکراوە بۆ بژانەوەی کەرتی گەشت و گوزار کە یەکێکە لە کەرتە گرنگەکانی هەرێمی کوردستان و لەگەڵ ئەوەشدا ساڵانە لە یاد و بۆنەکاندا باس لەوە دەکرێت کە ژمارەی گەشتیاران کە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن ڕوو لە زیادبوونە ساڵ بە ساڵ بەڵام ئەوەی کە لە ئێستادا جێی سەرنجە لەم ساڵدا لە بەشە بودجەی هەرێمی کوردستان بەپێی وتەی ئەو پەرلەمانتارە هیچ بەشێک دیاری نەکراوە خود تەرخان نەکراوە بۆ بژانەوەی کەرتی گەشت و گوزار ئەوەی دەبینی لە وێنەکاندا دیارە دەربەندیخانە کە ماوەیە کە هاوڵاتیانی ئەو قەزایە باس لەوە دەکەن کە دەربەندیخان دەبێت گرنگی پێ بدرێت بۆ ئەوەی ببێ بە شوێنێکی گەشتیاری ئەمە دیارەکو نمونەیەک ئەگەر باس لە شوێنەکانی تری هەرێمی کوردستان کەین کە زۆر ناوچە هەیە دەکرێت گرنگی پێ بدرێ و پرسیارەکە ئەوەیە دیارە تا چەند حکوومەتی هەرێم گرنگی داوە بە کەرتی گەشت و گوزار و تا چەند دەبێت سوود لەم کەرتە وەربگیرێت بۆ ئەوەی ببێ بە سەرچاوەیەکی گرنگی داهات بۆ هەرێمی کوردستان بەڕێزان دەتوان لە پەیوەندەکانتانە باسی لێ بکەن هەروەها بێگومان لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک بەناونیشانی facebook.com/nara.tv دەتوان ڕێ توێبینی سەرنجەکانی خۆتان بنێرە بەڵێ یەکەم پەیوەندیمان لیزا لە سلێمانی فەرموو لیزا خان. لیزا خان لە سلێمانی. ئارە باش کاکشان. زۆر سپاس لیزا خان. بەڵێ کاکەشان لەسەر تۆری بەرنامەکەتانە. بەڵێ. دیاریکردنی بودجە یا دیاری نەکردنی پێمەوە هەموو کەسێک دەزانە کە گەشت و گوزاری تر لە هەرێمی کوردستانە شتێک نییە بەنای مەنتیقێکی گەشت و گوزاری لەبەرەوەی ئەگەر ئەڕۆیتە دەرەوەی سلێمانی هەر ئەڕۆیت ینی لە ئەزمەر ئەڕۆی بوتیوە هەمووی تەلبەند کراوە و ینی ئەبێ بڵێ ئەڕۆم بۆ زەویە چەندۆنمیەکەی کە فڵان کەس یان فڵان مەسوول ئەگەر بڕۆم بۆ سیرانی بێ بڕۆم بۆ ئەوێ ینی شوێنێک نەماوە بەنای شوێنی گەشت و گوزاری بە شێوەیەکی گشتی حکوومەتی هەرێم کە هەت وڵاتێک بە شوێنە گەشت و گوزارەکان و بە هونەرەکەی پێشەکەوێ لەگەڵ ڕاستەکەی بەڵام حکوومەتی هەرێم بە هەموو شێوەیەک ئەو سێشتەی کە زۆر گرنگە پشتگوێی خستووە بەداخەوەکە ئەخوازم بودجەیەک تەرخان بکرێ بۆ گەشت و گوزار و بۆ هونەریش نەکە تەنها گەشت و گوزار. بەڵێ ئێوارەسان زۆر سپاس بۆ لیزاخان لە سلێمانی بڵێ ئامانج گەردی دەڵێت ئێمە ئەوە نزیکەی 9 مانگە داواکاریمان هەیە وەکو پزیشکانی هەموو کوردستان تا ئێستا بە هەند وەرنەگیرەوە بەڵێ عومەر لە ڕانیە فەرموو کاک عومەر. ئەو کاتت بازیە زۆر سپاس دەکەم کاک عومەر. ئەرێ بەڕێزم ئەسەرە تەوارەکەشت دەردەچم بە زۆڵ سیخەتە بنی نزیکەی 4 مانگە بەتەواو پەیوەندی وەرگرم بۆ بەرناگیرێت. داوای لێبوردن دەکەین کاک عومەر دیارە لەبەر ئەو لۆدەی کە لەسەر پەیوەندەکانە بەڵام خۆشحاڵن کە ئێستا توانیت پەیوەندەکە وەربگری فەرموو. ئەوەی ڕاستی بێ من وەکو پێشمەرگەیکی بارەگاکانی پارتی بەڵێ سیخەتە بە ئێمە نزیکەی ئەوە 6 دانە مانگە وعد و ئەوان پێداوین کە معاشقەمان بۆ زیادکەن بۆ خۆشتان ئاگادارن چەند جار پێشمەرگاکانی بارەگاکان هاستی خۆیان بەهۆی گوزارە یان هەر شتێکی کە دەربڕیوە بەڵام هەتا ئێستا هیچ جابێکیان نەداین دەڕەن زیاد دەکات ئەو مانگەی نا ئەو مانگەی دەست و دەستمان پێ دەکەن ئێمە وەکو پێشمەرگای ناوچەیە تا ئێستا معاشی مانجی پێزمان وەرنەگرتا ئەوڕۆ کە دەکات تا 46 ڕۆژ ئێستا معاشی مانجی پێزمان وەرنەگرتووە یعنی معاشمان 300,000 پێشمەرگەمان لەگەڵە کرێخاوی 200,000 ژیانێکی ئەو پڕی لە ناوخۆشیدان پێشمەرگەکانی بارەگاکان زاداوا لەو کەناڵە بەڕێزی جەنابتان دەکەین کە هاوکاریەکمان بۆ بکەن یان ئەوەیە بەرپرسەکی پارتی یان ئەو داوایمە بگەێنن بەرپرسەکانی پارتی بۆی ڕێگەسارەکی بۆ بکەن دەران بەڕاستی و وەزاوان ئاسەرێ. بەڵێ سپاس بۆ کاک عومەر لە ڕانیە بەڵێ ڕەزا لە بەردەڕەش فەرموو کاک ڕەزا. السلام علیکم. عەلەیکوم السەلام کاک ڕەزا. السلام علیکم. عەلەیکوم السەلام کاک ڕەزا گوێمان لێتە فەرموو. باشی برا گەورە. زۆر سپاس دەکەم. کاکە دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. بەنسبەت لەسەر موچەی شەیدان قسە دەکەم وەکو شەیدی هاوڵاتی. بەڵێ فەرموو. بابم شەیدی هاوڵاتیە خۆی پێشمەرگە بوو. لە بڵێ نەڕێ مووسڵ شەید بوو بە ڕوودانی سیارە. لەسەرکردینە هاوڵاتی و معاشی بابی من موچەی 90,000 و یانە 6 یەتیم لە
ملی داکمایتەوە و موچەکەیشی 90,000 ئایا چارەسەری هەیە زۆ زیادکراویان نا؟ بەڵێ زۆر سپاس بۆ کاک ڕەزا لە بەردەڕەش بەڵێ کاک ئارام لە دەربەندی خان فەرموو کاک ئارام. ئەم کاتە باش کاکشوان. سپاس دەکەم کاک ئارام. کاکشوان ئەمە بەسەر کەسی گەشتوگوزاری سنووری دەربەندی خان قسە بکەم. بەڵێ فەرموو. وەکو ئەبینن وەکو خۆتان ئەبینن و ناوچەکەتان بینیوە کە چۆن هیچ خزمگوزاریی بۆ نەکراوە لە کاتێکا ئێرە شوێنێکی زۆر ساحیە و شوێنێکی زۆر شیاوە بۆ خزمەتگوزاری لەبارەی گەشتوگوزارەوە. بەڵێ جا داواکانین لە نەپەیوەندیدارەکان و چەند جارێکی تریش داوامان کردووە ئاوەڕ لە گەشتوگوزاری دەربەندی خان بزۆر چکە شوێنێکی زۆر سروشتی و جوگرافیایەکی زۆر باشیە بۆ گەشتوگوزار. بەڵێ زۆر سپاس بۆ کاک ئارام. لە پەیوەندیدارەکانی دەربەندی خان و سنووری سلێمانیش دەکەین. بەڵێ ئەو ناوچانەی کەوا زۆر شیاون بۆ شوێنە گەشتارێکی زۆریشی بۆ دێت بەڵام شوێنەکانی هێشتا نەکراون بۆ شوێنەی کەوا گەشتار ئەوێت لە کاتێک ئەوە کاری کاک ئارام بۆی زیاتر بینەران ئەوانەی کە شارەزانین بۆ ئەو ناوچانە چی نەکراوە بۆ ئەو شوێنانەی کە شوێنی گەشتیارین لە دەربەندی خان چیان بۆ نەکراوە ئەو شوێنانە؟ ئەو شوێنانە وەکو شوێنی حەوانەوەی خەڵکی وەکو شوێنێکی دانیشتن وەکو شوێنێکاوە بۆ گەشتیاران شیاو بێت. بەڵێ سپاس بۆ کاک ئارام. کە گەشتار هەیەتی لێرە نییە. بەڵێ کاک ئارام سپاس دەکەین سپاس بۆ کاک ئارام لە دەربەندی خان. بەڵێ بەرەزای ئەو دەتوان قسە لەسەر ئەوشکەن تا چەند حکوومەتی هەرێم دەتوانێت ئەم کارتە بکات بە یەکێک لە سەرچاوگرنگەکانی داهات بۆ هەرێمی کوردستان. سالار جەباری دەڵێت گەشتوگوزار لە وڵاتی ئێمەدا کووە ئەم هەموو شوێنە گەشتیاریە خزمەت ناکرێت. هەروەها ژیلوان عەبدوڕەحمان دەڵێت خەریکە هیچ شوێنێک بۆ گەشتوگوزار نامێنێتەوە هەمووی بووە بە خانە و ڤیلا کە لە هەندێک شوێن دادەنیشی و ئەزانی لە حەوشەکەیایت. ئەمە دیارە یەکێک لە ڕخنەکان کە لە ئێستادا باس لەوە دەکرێت لەگەڵ شوێنە گەشتارەکاندا ئەو زەویانەی کە تایبەتن بە کشتتوکاڵ واتە زەوی کشتتوکاڵین تەرخان دەکرێت بۆ دروستکردنی ڤێلا دیارە پێشتر کەناڵی NRT چەندین بە دوواداچوونی بۆ ئەو پرسە کردووە. بەڵێ باوکی شیراز لە دهۆک سڵاوی بێ فەرموو. ئەلۆ بەڵێ باوکی شیراز لە دهۆک فەرموو. چۆنە باشن؟ زۆر سپاس دەکەم باوکی شیراز. سەبەت موچەیەکی ئەندۆمە. بەڵێ هذا الشيء دوزده ورق لفهمت كذي وسبب سنواتي كده حتى تشتاق ديورنينا. بەڵێ وهيك أفتشتن حكمة هرمي يعني سرفسان كذي بمون كمان عندهم بيفكرين يعني تراستي جلك لما يخش كذي وام جلك في بريوريت يعني مرتاحين يعني. بەڵێ سپاس بۆ باوکی شیراز لە دهۆک. بەڵێ گێلاس لە سلێمانی سڵاوی بێ فەرموو. بەڵێ کاکەشوانەگەل زۆر سپاس دەکەم گێلاس خان فەرموو. کاتە باش زۆر سپاس دەکەم. دەست خۆش بێ بۆ بەرنامەکە و سپاس دەکەم گێلاس خان. با قوربانم کاکەشوانەگیانەوە لە هینی ئەم لێبوردنی گشتیە کە پەسەند کرا و سەرۆکی هەرێم پەسەندی کرد و ئیمزای کرد ئیتر هەر چاوەڕێن نازانم کەی هینەکە ئەبێت و بۆ ئەم زیندانانە. بەڵێ گێلاس خان دیارە هیچ زانێرێک لەبارەی ئەو نییە بەڵام مادەم پەسەند کراوە دیارە جێبەجێ دەکرێت گێلاس خان ئەگەر قسەیەکت هەبێت لەسەر تەوەرەکە. بەڵێ باشە سپاس دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بڵێ دیار لە دەربەندی خان سڵاو لێ بێ فەرموو. کاکشوانی ئارۆ باش. زۆر سپاس کاک دیار. باشی کاکیجان. سپاس دەکەم. بەنسبەت کەرتی گشتوگوزاریەوە لە دەربەنی خانەوە ئەڵفەن نەک ئەوەی کە هیچی بۆ نەکراوە بێزگەوەی کە لەلایەن حکوومەتەوە کە ئاور لێنراوەتەوە لەلایەن چەند بەرپرسێکەوە هەر قۆڕخ کراوە سەر سیروان سەر ڕووباری سیروان لەلایەن چەند بەرپرسێکەوە قۆڕخ کراوە دوایەوە چەند ناوچەیەکی لەیەکە ڕۆیتە ژوورە بێ پارە بێ ئەمە هەمووی کاک دیار ئەو قۆڕخکردنە چۆنە؟ ئەو قۆڕخکردنە شوێنی ئەو شوێنەیە کە هەبێ لە دوورەوە تەماشایکە ئەوێ لە دوورەوە دیکەی ئەبتۆ بۆ نییە پەنجەی بۆ درێژکەی بۆ نییە ئەسڵەن بچیتە نزیکەوە تەنها لەلایەن چەند کەسێکەوە قۆڕخکراوە تاڵ ئێستا سەرۆکایەتی شارەوانی دەربەنی خان لە ڕووی خوارەوە
شۆفڵ لێدەری لێداوە تەختی کردووە ئەمەش هەر شتێک تەنها بۆ ئەوەی خۆڵ بکرێتە چاوی خەڵکی ئەنا ئەوە بژانەوەی کەرتی گشت و گاڵیە ناوە بژانەوەی کەرتی گشت و گوزاریە هیچ شتێک بەس تەنها بۆ ئەوەیە تۆزێ خۆڵ بکرێتە چاوی خەڵکی بڵێن وەڵا ئەمە شتێکی بۆ کراوە ئەنا ئەو هەموو پارەی بۆی دابینەکرێت تەنها ئاخورە هیچیگە بەڵێ زۆر سپاس بۆ کاک دیار لە دەربەندیخان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک ئاشتی دەڵێت و 2012 تەواو بوو هێشتا بەتەمان دوای بخەن مەبەستی پرۆژە یاسای بودجێەوە دەڵێت ئەمە سێ محافەزەیە بەم شێوەیە بەڕێوی دەبن ئەی وڵاتێکی وەکو چین یان لەبەر دەست بێ دەبێت چۆن بەڕێوی برن بڕیار کەڵکەنی دەڵێت بەداخەوە لە هەندی وڵاتانی جیهان کەرتی گەشت و گوزار وەک یەکەمین سامانی وڵاتدا دەرێت بەڵام بەداخەوە لە کوردستان لە تەنها گرنگی بە کەرتی نەوت دەدرێت. حەمید لە هەولێر فەرموو کاک حەمید. ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. زۆر سپاس دەکەین کاک حەمید. دیارە سەبارەت بە بەرنامەکەتان من دوو تێبینیم هەیە. یەکیان ئەوەیە بەڕاستی حەق وایە بڕیارێک دەرچێت لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەو شتانەی کە دەکەونە سەر ڕێگاگشتیەکان وەکو ئەو دەواازانەی بۆ ناو شاری سلێمان هەولێری پایتەخت ببرێت کە بەبەر ئابۆستاوە 1 کیلۆمەتر بڵێم هەمانە بۆ کەس دەزان دەچێت ئەوە بەبەردی سروشتی بکرێت دیمەنێکی گەشت و گوزاری جوان پیشان دەدا بۆ خەڵکانی کە دێنە ناو شاری هەولێر کە دەردەچن بۆ ڕێگەشت کوک ئەو وەکو نمونە دیارە من جێرانە قسە ناکەم پێچوون و کاتی زیاتری دەوێت بەڵام دەتوانێت حکوومەت دەستقەرزیان بڵاتێری ئەگەر ئیمکانێتیان ئەگەر ئیمکانێتیشان هەیە خۆیان بۆ بێتە چاولێکەریە هەموو کوردستان بە گەشت و گوزاری بکرێ ئەو شار و شارستکانەی کە ڕێگاش تێدا تێپا دەبێ مەرجیان بۆ دابرێت کە ئەوانەی کە لەسەر جادەکانن بە بەرزی سروشتی بکرێ زۆر يعني بسليقه برازن بيتوا كان امكانيات يعني حكومه يارمتيام داوك وقتمان خوشكور بوخا خلصي استفاده كردو له حكومه خومان انا كامكانيات يعني دتوان خوان بسليقه خانو كان دومی شامپیوندی بۆ هەیە بەڕاستی پێویستمان بە ریفۆرم و چاکسازی هەیە لە لادەکان ئێستا خۆ دەزانی کۆمەڵە خەڵکانێکی کولاکی دروست بوون وەکو زوتیاری دەوڵەمەند مەڕی هەیە مانگای هەیە مەعاشی هەیە غەسالەی هەیە بیری التیوازی هەیە معمەل بلوچی هەیە بەرزیخانەی هەیە ئیتر نازانی ئەوە هەر یەکەی سێ تەسکەرەکەی فەلاحە فەرمانبەرە مدیری کۆمپانیایە نازانم چی گالتە بە پسپۆڕی زانکۆ و مهندس و مشتێکە یعنی تۆ ئاغاکە لە ناوبردو ئاغایکی زوتیارت بۆ دروست کردو بەڕاستی کەسێکە حەقێکە لە لادە دادەنیشێت 10 دۆنم بەراو 20 دۆنم بەراو 50 دۆنم پشتاوی بدرێتەوە کە بەڕاستی هەوەی بۆ بکرێ لەلایەن سەندیکاکانی خۆیانەوە کە ئەوە فەلاحە یا فەرمانبەرە هەوێ فەرمانبەری هەیە پێویستمان بە ریفۆرمەیە من باتەوەری بەرنامەکەتان نەگرم سپاس بۆ دەرفەتەی کە بە منتاندا زۆر سپاس بۆ کاک حەمید لە هەولێر بەڵێ کاک سەرتیب لە چەمچەمان فەرموو کاک سەرتیب کاتشوان گیانم کاتر باش زۆر سپاس دەکەم کاک سەرتیب بەقوربان لەبارەی تەوەرەکەتەوە گەشت و گوزار یا کەرتی گەشت و گوزار لە کوردستان و لە هەرێمەکە ئێمەدا ئێستا بۆ نمونە لە ئەماراتی عەرەبی بە پێی علمی جیۆلۆجی ئەڵێ چەند ساڵی کە نەوتی ئەمارات پێش وڵاتانیکە تەواوە بێ لە ئێستا بایەق بە کەرتی گەشت و گوزاری ئەدەن لە ڕووی گەشت و گوزاریەوە بە شێوەیەکی مۆدێرن بە شێوەیەکی پێشکەوتوو لە هەموو بوارەکانە بۆی پاش تەواوبوونی نەوتەکەیان عالەم بۆ سیاحەت ڕوو لە وڵاتەکەیان بکە بۆی ئەو سەرمایە ئێستا لە نەوتا دەستیانەکەوێت پاش تەواوبوونی نەوت لە گەشت و گوزار ئەو سەرمایە پڕەوەکەن بۆی تووشی نەقسی اقتصادی نەبن یعنی واتە کەرتی گەشت و گوزاریش کەرتێکی سەرمایەداری بەهێزە لە هەموو دنیادا ئێستا لە ئەوروپا بۆ نمونە هیچ کارزایەکیان ئەقڵ و زەریبە هەیە هەلندێ وڵاتەیە بەس زەرایبی بەحر ئەسەنە پێویستە وڵاتی ئێمەش کە دەوڵەمەندە لە ڕووی جوانکاری و جوغرافیا و گەشت و لە ڕووی ئاوهاوا پێویستە سەروەریەکان بگەڕێتەوە بۆ مەرجەعەتی خۆی سەروەریەکان بگەڕواتە وەزارەتی گەشت و گوزار خۆی خاوەن منبع و مەرجەعەتەکەی خۆی بێ ئەو جێگایانەی کە شیاوە بۆ گەشت و گوزار و بۆ خیابان خۆی سەرپەرشتی بکە خۆی کارەکان جێبەجێگا بۆ ئەوی سەرمایەکەی بگەڕێتەوە بۆ غەزیانەی حکومەت بۆ خزمەتی گەلەکەمان بۆ خزمەتی نیشتیمانەکەمان لە پێناوی ئەمنی قەومی میلەتەکەمانە بەکاری بێنین تکایان لەکەین با هەمومان دڵسۆز بین خاوەن هەڵوێز بین بەرامبەر بە دوا ڕۆژ و تەقلیدی مەسیدی گەلەکەمان پارە هەموو شتێک نییە ڤیلە هەموو شتێک نییە ناسنامەی نەتەوە ئەوە ئەساسە حرمەتی میلەتەکە ئەساسە ئەنفالکردنی شەرواڵی ژنەکانمان دووبارە دەبێتەوە ئەساسە مێژوو بە پاکی ئەمێنێ تاڵان پارە و سەروەت و سامان و ڤیلە هەمووی ئەبێ بە تۆز و ئەڕا و دەستخۆشیتان لێکەمەر بشیت. زۆر سپاس بۆ کاک سەرتیب لە چەمچەمان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک ئازاد عەلی دەڵێت سڵاوتان لێبێ بەڕای من ئەگەر بڕێکی کەم لە پارەی بەرپرسان بۆ کەرتی کشتوکاڵ تەرخان بکرایەوە ئێستا کوردستان
زۆر قەشەنگ و جوانتر دەبوو. ئاڤان دەڵێت ئێمە زۆر شتی کەممان پێویستە لە ڕووی پەروەردەوە تەندروستی زۆر شتی تر جا بە ئەوانە چارەسەر بکەن ئەو کات بایەخ بە بورنکردی گەشت و گوزار بدەین. یاد ئاری دەڵێت دەستان خۆش بێ بەڵام دەزانن زۆربەی زۆری شوێنە گەشت و گوزاریەکان بوونەتە شوێنی تایبەت و دابشکراوە بەسەر حزب و بەرپرسانی حزبدا. بەڵێ باخان لە سلێمانی فەرموو باخان خان. باخان لە سلێمانی. ئێوارە باش کاکستان. زۆر سپاس باخان خان. دەستپەسی تەورەکەتان لێکم. زۆر سپاس دەکەم. بەڕاستی نازەم سلێمانی پاش شوێنی گەشت و گوزاری دیامەوە دوکان هەمووی میوانخانەی مام جەلال و مەسئولەکانەوە دەڤاشان و ئەزمەڕە هەمووی میوانخانەی مەسئولەکانی تر لە سلێمانیە چ شوێنێ ماوە. لەو باوەڕێم سلێمانی هیچ شتێکی بۆ نەکرابێ لەوانەیە هەولێر و دهۆک لە سلێمانی باشتر بن. لە سلێمانیا هەیە و نییە شاری یاری هەیە بەڵام ئەسەری ئەو هەموو پارک و شوێنە خۆشانەی بۆ هەولێر کرا بەڕاستی ئەم چەند ساڵە هیچ خزمەتێک نە بۆ سلێمانی نە بۆ هاوینە هەوارەکانی دەوروبەری سلێمانی نەکراوە. یعنی وای لا تۆ ئێستا دنیا عکس بۆ تۆ جاران خەڵک هات بۆ سلێمانی بەڵام ئێستا بێ خەڵک لە سلێمانیەوە بچێ بۆ هەولێر لە بەرەی سلێمانی هیچ خەدەماتێک نە لە ڕووی گەشت و گوزارەوە. یعنی سلێمانی زۆر پێشکراوە. هیوادارم لەم کابینەیە بەڕاستی ئەوڕێک لە سلێمانی بدرێتەوە هیچ شوێنێکی گەشت و گوزارمانە هێونیە لە سلێمانی بەس پارکی ئازادیش لەبەر عەرەب و ئێرانی بەر خەڵکی شارەکە ناکرد. دەستخۆشی تەورەکەشتان لێکم ئێوارێکی خۆش کاکشە. سپاس بۆ باخان خان لە سلێمانی. بەڵام لەگەڵ تێبینەکەی باخان خان کە باس لە هاتنی عەرەب و ئێرانی دەکات ئەوەی کە گرنگە لە هەموو وڵاتێک گەشتیار ڕوو لەو وڵاتە بکات لەوە ئەچێت خاڵێکی باشە بێ کە زۆری گەشتیار ڕوو لە شوێنێ بکەم. بەڵێ کاروان لە سەرگەڵوو فەرموو کاروان. کاکام کاتتان باش. زۆر سپاس کاروان. باشی بەڕێزم. زۆر سپاس. وەڵام من بەڕێزم ئەمەوێت لەسەر وەزی گەشت و گوزار قسە بکەم کە بەرنامەکەی بەڕێزتان لەسەر مۆزوعەیە. بەڵێ. بەڕاستی لە هەندێک شوێن ئەگە بڵی ئیش نەکراوە ئیش کراوە بەڵام لە هەندێک شوێن ئەوەی کراویشە بەڕاستی خەسار کراوە ئیشەکە. بۆ نمونە لە سەرگەڵ و بەرگەڵ و پڕۆژەیەکی باش کراوە زۆر بەڵام ئەوەی کە تێبینی دەسەرە ماوەی 2 ساڵە بەجانێشتووە بەکەم و کوڕێەوە نە حرەتێکی هەیە نە پاسەوانێکی هەیە نە پاکەرەوەیەکی هەیە. یعنی بەڕاستی ئیهمال کراوە کۆمەڵێک پارەی زۆر سەرف کراوە ئێستا بەرەڵا کراوە هەسیشتی هەیەی تێک چۆتەوە. دا بەڕاستی ئەمە سامانێکی گشتیە بەڕاستی بۆ وای لێ بکرێ مەقبول نییە. من لەو ماوەی پێشوە کەناڵی گەلی کوردستانم هێنایە سەر مۆزوعەکە بەڵام بەداخەوە هەر لێشە نەدایەوە. بەڵێ کاروان زۆر سپاس دەکەن. سپاس بۆ پەیوەندیەکەت. یاسا کاروان دەڵێت سڵاو بەڕێزم هیوادارم بەرنامەیەک تایبەت بکەی بە پێشمەرگە و گوزارانی پێشمەرگە. زیرەک ئەحمەد دەڵێت گەشت و گوزاریش گەندەڵی تێدەکەوێت دەسەڵات داران بۆ خۆیان قۆڕق دەکەن جا بۆیە من دەڵێم ئەم کەرتە نەکرێ باشترە چونکە دەبێتە مای نەخۆشی دەرونی بۆ میلەت. ئارام لە هەولێر فەرموو کاگارام. ئێوارەت باش. زۆر سپاس کاگارام. کاکە ئێمە باز لە گەشت و گوزارەکەین زۆر شوێن هەیە کە ئێستا داریان لێ ڕۆاندووە بەڵام هیچ ئاو نادرێت. ینی ئەوە گەشت و گوزارە دار دەچێنن مەصرفەکی زۆر دەکەن پارەی زۆر سەرف دەکەن ئەو بودجەی بە خەسار دەبێت بەڵام هیچ ئاو نادەن و دارەکان وشک دەبن. لەلایەکی تریش زانە ئەو خانوانەی کە تەوزیعکراوە بۆ کرێچیان یعنی تا ئێستا تاپۆی نییە. من لە کەس نەزاندا ئەنیسم تەلەفۆنم بۆ جەنابیستان کردووە چەندە هازار کە بێن سەردانی شوێنەکە بکەن ئاومان نییە هیچ جادەمان نییە خەدەماتمان نییە تەوزیعکراوە بۆ کرێچیان. بەڵام کەچی ئێمە کە من کرێچیشم تا ئێستاش 20 ساڵیش کە من مۆزەفی حکومیم لە هیچ شتێکە من ئیستیفادەم نەکردووە مستەفید نیم تا ئێستا نە لە تەجاوز نە لە سوقان ناوی خۆشم نووسیوە لە محافظە بەڵام ئەوەی خانووی هەبێ ئەو وەریەگرێ ئەوەی خانووی هەبێ وەریەگری ئەوەی دیویشی وەر ناگرێ ئەوەی فەقیرە وەری ناگرێ ئەوەی کەم دەرامەتە وەری ناگرێ ینی بۆ ئەو خەڵکی کە خانوویان هەیە وەریەگرن بەڵام ئەوەی دی وەری ناگرێت. ئێستا ئەمڕۆ ئاویان بەرداوەتەوە 1 سەعات لە کەرزۆزان کە تا ئێستا خەدەماتی نییە. من لە خانوویەکی هەیکەلام کاکە من ڕازیم بۆ هەیکەلا خۆشم نییە بەڵام بۆ ناخن مختار بگەڕێ کامە ماڵکرێتیە ناو بە ناو بنووسێتم بۆ لە دایرەکان ناینووسم بڵێن کامە کرێتیە و کەم دەرامەتە عەرزی پێ بدەن. ئێستا من 9 سەرخێزانم لە ماڵەوە تا ئێستا لەناو هەیکەلێک دەژیم 20 ساڵیش خزمەتم هەیە لەناو حکوومەتە کەسی دەڵێت گەشت و گوزار کاکە جارەیە کێشەی کرێچەکان چارەسەر کە دوای مرۆڤ بۆ
گەشت و گوزار یعنی من گەشت و گوزارم بۆ چیاکە لە کرێسیا بووم و موسەکەم هەمووی لە کرێسی سەر بکەم و نانم نەبووم بخۆم خۆی کاک ئارام ئێمە مەبەستمە لەو نەبوو کە گەشت و گوزار بۆ هاوڵاتیان هەرێم گەشت و گوزار وەکو سەرچاوێکی داهات بێ بۆ گەشتیاری دەرەوەی هەرێم بەڵێ گەشتیاری بەس بۆ ئەوان ئێمە ناتوانین بچین سەردانی گەشتیارا بکەین بۆ لەبەرەوەی ئێستا هەمووی بووە بە عەرەب و بە تورک و بە فارس و بە ئێرانی ئێمە شوێنی ئێمە هەر نامێتەوە ئەسڵەن کاک ئارام ئەگەر باشە تێبگەی لە مەبەستی ئێمە لەم تەوەرەیە کە باس لەو دەکەین ئەگەر کەرتی گەشت و گوزار ببوژێنێتەوە حکوومەتی هێرێم ئەمە دەبێتە سەرچاوەیەک بۆ داهات بۆ هەرێم لە ڕووی ئەوەی کە جەنابەت باس لەو کەسانە دەکەی کە لە دەرەوەی هەرێمەوە دێن ئەمە داهاتێکی زیاترە بۆ هەرێمە بەسمان ئەوەیە ئەمە وەکو خاڵێکی ئابووری باسی دەکەین ئێمە ئێمە پێمان خۆشە کە خەڵک دێتن سەیری سیمای شارەکەمان دەکاتن زۆر جوانە و ڕێک و پێکە خەڵکەکە دێتن لە دەوەی وڵاتەکەی مەباز دەکا ئێمە زۆر خۆشحاڵین بۆ شتانە بەڵام با کێشەی ناوە خۆی چارەسەر بکات اینجا بێتە کێشەی دیکە بەڵێ سپاس بۆ کاگارم سپاس بۆ کاک ئارام لە هەولێر بڵێ بیوار لە باتیفا فەرموو کاک بیوار ئەلو چاوانی باشی برا زۆر سپاس کاک بیوار ئەو بارنامە چەرچێ براکەن تایبەتە بە گەشت و گوزار کاک بیوار لە ئێستادا پەرلەمانتارێکی کوردستان باسی لەوە کرد کە لە بەشەبوجەی ئەم ساڵی هەرێمی کوردستاندا هیچ بڕێک دیاری نەکراوە بۆ بژانەوەی گەشت و گوزار تێبینی جەنابەت بەێ براکەم وەڵا دەشت و گوزار حتا ڕادێک باشە بەس دەشت و گوزاری تایبەت ناحیباتی وەڵاندرا هیچ دەشت و گوزاری دیێ دەشت و گوزاری نینە یعنی تو خەڵکەی بەرەخاب دەتەوێت بەڵێ بەربوومێکی وتی پێشمەگە لە نزات پێشمەگە بەڵێ ڕاستە شەهیدەکەمە هەمیانە ئەم جی قوربانی ئەو شەهیدە بەس ئەو شەهیدە یعنی حتا ڕادێک بەسەر دەتێ بلا جواره ئەو پێشمەرگەت کرد ئەو پێشمەرگە من پێشمەرگەکەم پێمی من بە 2000 وەرە پێشمەرگەمە 2000 وەرە من پێشمەرگەمە بە 12 ساڵە 250 زدم بە 2 ساڵە 501 ساڵە دمن وەرحات عیار جمی هەیە 570 ساڵە دمن بلا چۆرە سەریەکی الوی بکرد بە هەمی گۆبەر دەژێت پێشمەرگە چاوێ منە دلێ منە ڕەحا منە ڕەحەتەکانگی ڕەحا منە دلێ منە چاوێ منە بەڵێ سپاس بۆ کاک بیوار بەڵێ مامۆستا یوسف لە شەمشەماڵ بەڵێ کاتە باش زۆر سپاس مامۆستا یوسف سلامەڵێ کاک شوان لە شەمشەماڵ بانی مەقاممانەیە شوێنێکی زۆر خۆشە بۆ گەشت و گوزاری بەڵام بەداخەوە گشتی کراوە ڤێلا و سیمبەر کراوە و تەلبەن کراوە بەڕاستی نازان کەس نازانێتەوە بە چیە ئیسا هەر ئەوانش کە دەمیانکەیتەوە کە ئەو ڤێلاوینان لێداوە ئێستا ئەوان گلەی لە حکوومەتەکەن ئەوان نەڵێن حکوومەت ئاوایە بەڕاستی من داواکارم وەکو قەرار کە دەرچووە لە سەرۆکاتی هەرێمەوە ئەو عەبدە کوشت و کاڵیانەکەوە هەمووی داگیر کراوە لێ بسەرێتەوە بەڕاستیبان مەخانش خۆی ئاوی هەیە چەند ساڵە ئاوی چەمسەماڵ هەمووی لە بیرەکانی بان مەخانەوە هات بۆ چەمسەماڵ ئەتوانێت بیری ارتیوازی چاکی لێ بدرێ و باشترین شوێنە ئاوهەوا فێنچی هەیە و دارودارستان بکرێت بە گەشت و گوزاری بەڵێ سپاس بۆ مامۆستا یوسف لە چەمسەماڵ بڵێ شەنگە لە سلێمانی فەرموو شەنگە خان شەنگە خان لە سلێمانی بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نییە دیاری حەسەن دەڵێت وەڵی بەس پەسەند بکرێت هیچمان ناوێ هەموو ئیشێکی وەستاندووە مردین ئەوەنە چاوەڕێمان کرد مەبەستی پرۆژە یاسای بودجێ هەرێمی کوردستانە ئارام سلێمانی دەڵێت دەستان خۆش بێ بۆ ئەم تەوەرە بەڕاستی هەرێمی کوردستان شوێنی جوگرافیاکەی شوێنێکی گەشت و گوزاریە بۆیە پێویست بوو گرنگی زۆری پێ بدرێ بەڵام کە گرنگی پێنەدراوە ئەوە بەشێکە لە گەندەڵی ڕێبین نەوزا دەڵێت هیچ شتێک بەپەلا ناکرێت وردەوە دەبەڕاستی حکوومەت خەریکە بەڵام جارێ هێشتا ماوێتی ئاسۆبیلا دەڵێت ساڵ 6 مانگی تێپەڕی لە مانگی 11دا بودجە دادەخرێ ئەیکەی ئیشی خەڵکی ڕایی دەکرێت شۆخان ڕەشی دەڵێت ئێوارەتان باش ئەوان گرنگی بە کەرتی گەشت و گوزار نادەن بەداخەوە وڵاتی ئێمە لە هەموو وڵاتێکی تر دەوڵەمەندترە کەچی لە ڕووی گەشت و گوزارەوە لە هەموو وڵاتێک فەقیرترین وڵاتە هەروەها ڕامان نووری دەڵێت بودجە تەنها بەشی ئەوە دەکات کە خزمەتی بێگانەی پێ بکەین
نمونە هێنانی کەسێکی نووسیوە. بەڕێزان دەچینە لای پێش بچینە لای ناوبڕەکە بڵێ محەممەدمان لەگەڵدایە فەرموو کاک محەممەد. بەڵێ کاک محەممەد لە ئاکرێ. السلام عليكم. عليكم السلام كاك محمد فرمو. ثواني براباشي. دوست دەکەم. برای سرگشت گذاریه هیویداریم حکومت ما هرمه احتمام کاباش به گشت گذاری بدتو و نه تنها گشت گذاری بیتن. بلکه جهدی که وکی کشتو کالی آن آشر بقای کردن تو که اوشی بتا دهات بو نتوی مام هیویدارم حکومت ما احتمام کاباش بدتن. و بله الو. گمان لیتا کاک محمد. بله هیویدارم نوچم نوچک آکریم که آخر جه که شاخوی و پر لا جت آبی و یه جه فینیک و جه که یعنی خوش همین رخابه هیویدارم باش به تایبتی منطقه آخری بتدان. بله. زۆر سپاس بۆ کاک محەممەد لە ئاکرێ بڵێ تێبینێکمان بۆ هاتووە ناوەکەشی سێرە دەڵێت سلێمانی هیچ فەرقی نییە لەگەڵ دوبەی وچانێک و دێنە وڵاتان. بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان چەند تێبینێکمان بووە تۆ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕامان نووری دەڵێت بودجە بەشی ئەو دەکات تەنها خزمەتی بێگانەی پێ بکەین هەروەها شێرزاد شێخان دەڵێت کەی پێشینەی خانوبەرە زیاد دەبێت تاکەی گەندەڵی لە کوردستانە نەمێنێت. بڵێ سۆزانمان لەگەڵدا سڵاو لەبێ فەرموو لە سلێمانی مرحبا لێبێ. زۆر سپاس سۆزان خان. ئەمە چی لێ بەسەرام پرۆژە ئاسای لێبردنی گشتێت خوا بێ زەحمەت بۆم زیندانیانە. بەڵێ سۆزان خان دیارە لە پەرلەمانی کوردستاندا پەسەند کراوە نێدرا بۆ سەرۆکی هەرێم و ئەویش پەسەندی کرد بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە بۆ شێوێ بەڵام جێبەجێ دەکرێت بەهۆیەوەی کە پەسەند کراوە دیارە. بەڵێ دیارە پەسەند کراوە. بەڵێ. باشە بەخوبان دەست خۆش بێ زۆر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندەکە دیارە تەنها ئەرو پرسیاری هەبوو بڵێ ڕێکەوتمان لەگەڵدایە. کاک ڕێکەوت سڵاو لێبێ فەرموو. بەڵێ. بەڵێ کاک ڕێکەوت. ئەلۆ کاکتان باش. زۆر سپاس کاک ڕێکەوت. من هەندێک مەنزەرەی چەند وێنەیەکم بینە کە لە دەربەنی خان کە لە شۆفڵ و حەفارە خەریک بوون لە بەڵێ ئەوە بوو کە ئەو شوێنێک کە ئەیانەوە بیکەم بە سیاحی یعنی شوێنێکە هەموو پاشە ڕۆی دەربەنی خان لەو شوێنە دەرەچێ یعنی ئەگەر ئەو شوێنە بکەنە پاشە ڕۆی يعني اگر خاصی كان هر ميشوله زلامه كوجه لو شوينا يعني اگر هر كبي وسيا حد ويا كابي حمي مالطا بقري بله يعني كاغرك بله جمالته سپاس بو پەیوەندەکەت بڵێ کاک محەممەد لە زاخۆ فەرموو کاک محەممەد. زەم باشی بۆ باش بێت. زۆر سپاس کاک محەممەد یارەت باش. باش ممنون برا خودی تاوری کسر عزیز سر تاوری دیجی آخومد زاکه و زاکه مجالت هبت. بله کاک محەممەد تاورەکە تایبەتە بە کەرتی گەشت و گوزار و گرنگیدان بەم کەرتە بە تایبەتی لەگەڵ ئەوەی کە لە ئێستادا لە پەرلەمانی کوردستان گفتوگۆ دەکرێت لەبارەی پرۆژەی یاسای بودجەی ئەم ساڵی هەرێمی کوردستان کە پەرلەمانتارێک دەڵێت هیچ بەشێک دیاری نەکراوە بۆ ئەم کەرتە کە کەرتی گەشت و گوزارەوە گرنگە بۆ هەرێمی کوردستان. بله. تورقت والله قشت گذار خودی هیچ تشتاق زاخو نواتي شكلا ابد تشك دشت گذار آلیچه بس تورقت ابزش قناتی نورتی گل قناتی که سر کوتوانا ابزشم هکر او تورق برنامه وکیلی نبود باشه وقت دین او قصانه بورا کاک محەممەد تێنە گەیشتم لە دوار ڕستە تێنە گەیشتم کاک محەممەد. نقول برنامج وكيل نبت بوشترا وجا برنامج دي برادري تلفون برنامج خبرت قلت قصد قلت الرئيس يعني قال لك كده تعيبه وبرادري دوك تلفونات قال بله ابسا قال لك كده يعني عيبت اي تلفوني ده تلفزيون يعني قناه زنديه مباشره قصدي بيش كده عيبه بله سپاس بۆ پەیوەندەکەت کاک محەممەد لە زاخۆ بڵێ شیروان لە هەولێر. مرحبا کاکە. زۆر سپاس کاک شیروان. دەستخۆشی ئەم تەوەرە باشەتان لێ دەکەم. زۆر سپاس. هیوای سەرکەوتنتان بۆ دەکەم. زۆر سپاس دەکەین. کاکە گیان دەمەوێت باسی ئەو مۆزوع بکەم هەتا ئێستا لە کوردستان بانکێکی استثماریمان نییە بۆ یارمەتی ئەو هوتێل و ئەو کەسانەی کە نیازیان وەیە هوتێل دروستکەن یاخود هەر مەشروعێکی گەشت و گوزاری وەکو برین ڕێستۆرانت و ئەو شتە گەورانە.
لە هەموو وڵاتانی دەرەوە بانکێکی خاص هەیە کە پێ دەڵێن بانکی استثماری یارمەتی هاوڵاتیان دەدا بۆ دروستکردنی ئەو نوع پرۆژانە. هەروەها ئەوەش دەبیر نەکەین صاحب هۆتێلەکان صاحب ڕێستۆرانتەکان هەردوو 3 ساڵ دەیانەوێ پێیانەی وەخوا خود بڵێم گۆڕانکاری و بە ئەوەی هۆتێلەکانیان بکەن بەڵام دیسان ناتوانن و هەروەها زەختی حکوومەت و زەختی سیاحە و سەحە و ئەوانیان هەموو لەسەر هەیە بەڵام دەبی اعتیماد لەسەر خۆیان بکەن لە دروستکردن و لە توێژنەوە و لە هەموو شتێک. لەبەر ئەوە من زۆر بە ضروریەت دەزانم کە ئێمە لە کوردستان بانکێکی استثماریمان هەبی وەکو بانکی زراعی وەکو ئەو بانخانەی کە چونکە ئێمە سیاحەت بەڕاستی مستقبلی وڵاتەکەمان واتێکی سیاحیە و موقعێکی استراتیژیمان هەیە لە بینی هەموو دووەلی عەرەبی و واقع بێن لە بۆ تورکیا و کە لە مستقبل ئەگەر بێت و ئیسمان پێ بگرێ بتوانین ئێمە کە سیاحەت کە گەشت و گوزار دەخلێکی دەخلی وەتانی قەومی خۆمان بە دووەم بە سێیەم نسبەت پاش زراعەت و نەوت حساب بکرێت. بەڵێ زۆر زۆر سپاس کاکسان شەکر دەکەم. زۆر سپاس بۆ کاک شیروان. شەماڵ ئەحمەد تێبینێکی ناردووە دەڵێت داواکارم قسەکانم هەمووی بڵاو بکرێنەوە چونکە کەناڵێکی ئازادە دەڵێت ئەمە کارەکەی دی شتێک کە عەقڵ و منطق قبوڵی نەکات ئەم ڕوونکردنەوەی لیستی کوردستانیە دیارە ئەمە بەستێتی دەڵێت چونکە هەموو کەس دەزانێت کە هەرێم دەتوانێت بە بژی ئەگەر بە یەکسانی دابش بکرێ بۆ هیچ باساوێک نییە بۆ دواخستنی و مەبەستی بودجێەوە دەڵێت ئەم بودجەیە زۆر ناڕوونە چونکە پاش 6 مانگ و 6 کاتژمێر ئەمە بودجەکەی بەڕاستی بۆ بەرژەوەندی خۆیان هەموو شتێک دەکەن چونکە ئاڵوگۆڕکردنی حکوومەت ئەم شتەی ناوەتەوە. داواکارم دەڵێت بە بیانووی ئەوەی بەغدا بودجە نانێرێ داواکارم دەست لە بودجە هەڵگەرن چونکە ماڵی هەژار و نەدارە و ماڵی کرێکارە. بەڵێ کاروان لە کۆیە فەرموو کا کاروان. کاکە باشی؟ زۆر سپاس کا کاروان. ساچی برا گەورەی. زۆر سپاس دەکەم. بەڵێ. ئەو لە سەر گەشت و گوزار یعنی لە حکوومەتی ما هیچ بەرەو پێشونەک و پارەک بە کەرتی گەشت و گوزار نادا لە کوردستان و بەتایبەتی کە ئەمە مارمان لە کۆیە ئەم دەمزێک. بەڵێ. کا کاروان؟ بەڵە دیارە بەداخەوە پەیوەندەکەی پچڕا هیوادارم بتوانێت پەیوەندی کاتەوە قسە لەسەر تەوەرەکە بکات. سەردارمان لەگەڵدایە لە سلێمانیەوە. فەرموو کاک سەردار. ئەو کاتە باش. زۆر سپاس کاک سەردار. خۆشەوی بەرنامەکە و لێدەم. زۆر سپاس دەکەم. وەڵای من لەسەر تەوەرەیە یەک دوو پرسیارم هەیە. یەکەمیان معاشی پێشمەرگا کە گوایە جەنابی وەزیر ئەڵێ بۆ 520,000 کەمترین معاش بەڵام من خۆم ئێستا حاضر لە داوام و 470,000 وەرەگرم. بەڵێ. ئەمە ئەو داوامشمان 14/7 موچەشمە حینی حیزبیشمان هەندی ئەبڕن ئابوونی حیزبیشمان هەندی ئەبڕن بەڵام بۆیە زۆر لەوە دێو بەرنامەشدا ناسێزۆجا پەیوەندیم پێ هەروە ناگیرێ ئەجا بۆ قەسەی دواگەوتنی بودجەش تا ئێستا چەندین هاوڵاتی هەر چاوەڕێی بودجێ ئەوەتە چەندین ئیش و کار هەمی وەستاوە یەکێ لەوانە کە خۆمان ئەوەتە چاوەڕێی ئەقارەکەین بگرێتەوە تا زانین ئەبێ بەچی نابێ بەچی وە کەسێکە و بوویەمە هەیە فەقیر و کەم دەرامەتە چاوەڕێی بودجەکە یا چاوەڕێی تلفاکە یا چاوەڕێی هاوسەرگی پێشی بێنێ ئەجا بڕۆ هەبێ تاکسوان شتەکان وا بەرز بوونەتەوە بەر بودجە پەسەند کرێ یعنی ئەو پارەی کە ئەداتێ بۆ خانوبەرە بەزە ببیتەوە بە حەقدەسی مواد و شتەکانە بەزە بڕێکی ئێساڵەن بودجەوا خەیکە پەسەند دەکرێت تەنێ 6 کە ئەو سا بە 6 وەرەقە بێتە ڕۆی بۆ 8 وەرەقە ئەتیجارە خۆ پەسەندیش نەکرا ئاکەی ئەکرێتەوە سەیری گەشتەکان هەمی سوەر بووە نازانم. بەڵە سپاس بۆ کاک سەردار لە سلێمانی. عەبدولقادر لە هەولێر فەرموو کاک عەبدولقادر. ئەو کاتت باش. زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش. والله ئەمن داوا لە حکوومەتی هەرێم بە تایبەتی وەزیری بەلەدیات گۆشت و گوزار دەکەم مەسحی منتیقەی کوردستان بکەن هەر لە ئەحمەداوای هەتا دەگاتە زاخۆیێ مەناتقی استەخەریمان هەیە کە پەیوەندی بە کەس نییە ملکی دەوڵەتە بۆ ئەوەی تەحدید بکرێ منتیقەکان و داوا لە کەرتی تایبەت بکرێ کە بێن ئەو ئاگانەیان بدەنێ بە پرۆژەی گەشت و گوزار لەسەری دروست بکەن بۆ ماوەی 20 ساڵێک یان 25 ساڵێک ئەوانە سەرپەرشتی
حقاری بداتە ئەو خاوەن عاردانێک کە هەیە عریزە تەقدیم بکەن خانی دروستکەن حکومەت حقاریان بداتێ دوایە بکرێتە دوو قسم قسمەتی لۆ گەشت و گوزار بی قسمەتی لۆ خۆیان بی لەو حالەتەیدا کرێسیش کەم دەبتەوە خەڵک دەبتە ساحب خانی نێشیان بژێڕەوە هەتاکو پارەی حکومەتی تەواو دەبی کە پارەی حکومەتی تەواو بوو با لەسەریان تاپۆ بکەن بفتەنی خۆیان و لۆ گەشت و گوزار بەکاربینی کاکە سپاس بۆ کاک عەبدولقادر لە هەولێر. بەڵێ بەشدار حسێن دەڵێت بەڕاستی ئەگەر ئەوە وابێت کە لە بودجەی ئەم ساڵدا هیچ بڕە بودجەیەک تەرخان نەکرابێ بۆ کەرتی گەشت و گوزار ئەوە کارەساتێکە کە لەم قۆناغەدا وڵاتەکەمان پێیدا تێپەڕ دەبێت بەدەست بەرپرسی نابەرپرس لەم کەرتەدا. بەڵێ یار لە دهۆک سڵاو لەبێ فەرموو. چۆنی وەرز باشێ؟ زۆر سپاس دەکەم. ڕاستی بێ زەحمەت ئێمە بنێنانیەوە چەند ڕۆژ ئێمە متەوا دەکەین کات ئێمەش منتەقەی بادیانە دۆکین هەموو کارەکانمان لەسەر و گۆرانە نانیەوەش کرێتە بەڕاستی و موچەیە لاین زۆربەی کاتی لە کوردانە ئێمە حەزمانەوە نییە کە هەموومان لەسەر موچەنە زۆربەی کوردمان هەموو ئەو حکومەتی لەسل و موچەیە عەلی دەقەتەوە ئێمە لەگەڵ سنیمەوە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ جەبار لە سونچەماڵ فەرموو کاک جەبار. پێخۆشحاڵم بە پرۆژە و بەرنامەکەتان کە هەر جاری بەرنامەیە لەسەر پرۆژەیەکدا بزێنم بەڵام هەتا ئێستاکە وەکو پێویست ئەو پرۆژانەی کە ئەکرێت زۆری مەسئولین بەرپرسیارن لەسەر ئەو بابەتانە چونکە زۆرین ئەو مەسئولانە ئەبنە هۆی سەبەبی تێکچوونی هەموو مەشارەعەکان و دوای ئەوەش ئەبنە سەبەبی ئەوەی کە خاوەن کۆمپانیاکان لە دەسەڵاتی خۆیانایە ئیشەکانیان بە شێوەیە گەبەنەڕێەوە تا تەنانەت خەڵکی خوارەوە سوودمەند نابێتی دوای ئەوە سەری بڕۆ ئەو شوێنە گەشت و گوزارانەکە هەمووی سەقەتە یعنی هەمووی وەکو پێویست کاریان نەکراوە هەمووی شتەکان وای لێ هاتووە بەس بۆ سیمای پارە خواردن و ڕاوەکتێکی زۆری تیا بەدیەکرێ دا بێ لەسەر مەوزۆیەکی ترش ئەوەیە حەزەکەم لەسەر هەموو بابەتێک شتێک گڕون بێتەوە ئێوە کە کاتێک پرۆژەیەک دابەزێنن حەق ئەو مەسئولانە وەک ئێمە وەک ئێوە گوێبیستی ئەو شتانە بن و بێنە سەر کە ئیشەکانی خۆیان بزانن چی کراوە بۆ خەڵک چونکە ئەوان ئەمڕۆ بەرپرسن لەو ئیشانە. بەڵێ ئەگەر ئێوە دەریانە ئیشکان ئەتوانن زۆر شت یەکلاییکەنەوە ڕوونکەنەوە بۆ ئەوەی خەڵک زیاتر وعی بێ بۆ ئەوی خەڵک ئەو ڕۆژانە نەما خەڵک کۆسپ و تەگەر و ئازار و یەش لە بەدەمیا قوت بێتەوە و نەتوانێت کارەکانی خۆی ئەنجام بدە ئەمڕۆ خەڵک وشیارە خەڵک لە هەموو ڕوویەکەوە ئەتەرنێتەیە کۆمپیوتەرەیە دار و بەرخەوتۆتە کار بۆ نەمانی گەندەڵی ناکرێ ئێمە سەری کۆمەڵی گەندەڵ بکەین و هەروەک ئەووا بێ کۆمەڵێ خەڵکی نامەسوول. بەڵێ کاک جەبار. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. گوڵە حەمەد دەڵێت تکایە بەرنامەیەک سازکەن دەربارەی پرۆژەکانی وبەرهێنان و خانوبەرە ئەوە ساڵێکە وەستاوە. محەممەد هانەدانی دەڵێت بەڕاستی کوردستان شوێنێکی هەڵکەوتووە لە ڕووی جوگرافیەوە شوێنێکی سیاحیە و کەرتی گەشت و گوزار ئەگەر بۆجێی بۆ دابینکەن. بڵێ دایکی ڕەوا لە سلێمانی سڵاو لەبێ فەرموو. زۆر سپاس داکیڕەوە. بە قوربان سپاس دەکەم مەمنون. وەڵام من هەرچەندە پەیوەندی نییە بە تەوەرەکەتانەوە بەڵام ئەمەیەکو فەرمانبەرێکی ئەقدەم قسە بکەم. من خزمەتێکی زۆرم هەیە 31 ساڵ خزمەتی وەزیفیم هەیە هەتا ئێستا هیچ شتێکم بۆ نەکراوە نە مستەفید بووم لە حکومەتی هەرێم نە لە حکومەتی عێراقی. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکە. سپاس بۆ دایکی ڕەوا لە سلێمانی. بەڵێ هۆشمەند لە هەولێر. میوانە باش کاکشوان. زۆر سپاس کاک هۆشمەند. وڵایی سەبارەت بە تەوەرەکەی ئەم هێوارەی بنابێت منیش دەڵێم ئەگەر لە بودجەی ئەم ساڵدا هیچ بڕەپارەیەک تەرخانەکرا بێ بۆ بەشی گەشت و گوزار بەڕاستی تاوانیشە هەمێ کارەساتە تاوانە. بەڵام ئەگەر ئێمە لە بیرمان نەچێ هەمومان ئاگادارین 2011 لە 2010 باشتر بۆ بەش کەتی گەشت و گوزار 2010 لە 2009 باشتر بووە. بەڵام ئەوەش ئەوە ناگوێنێ کە تۆ هیچ بڕەپارەیەک لە بودجەی تەرخانکراوی ئەو وڵاتەدا هیچی بۆ دیاری نەکەی. بەڵام کاک شوان تێبینەیەکی پێیشم هەیە لەسەر قسەی ئەو برادەرانە کە پەیوەندیان بە جەناب تۆ کرد. بەڵێ فەرموو. یعنی ئێمە ئەم حکومەتە
ئەگەر ئەو خزمەتگوزاریە ئەو پەرەپێدانی گەشت و گوزارە لە وڵاتە شاکە جێبەجێ دەکا ئێمە هەمومان دەبینین یعنی ئەگەر حکوومەت کەم و کوڕی هەیە ئەوەی ئەو کەرتە وەردەگرێ کە کەرتی تایبەتە ئایا بازرگانە ئایا وەبەرهێنەری بیانیە ئیش بۆ ئێمە دەکا کە ئەو ئیش دەکا ئەگەر ئەو قازانجی دارایەکەی خۆی نەخاتە پێش خزمەتکردنی وڵاتەکەەوە ئەوە هەر باشترە کە ئەگەر ئەوە نەکا بەڕاستی تاچی کوردیش تاچی هاوڵاتی ئەم وڵاتیش کەم تەرخەمە ینی تۆ کابرا دارێکت بۆ دەشێنێ دوو بەردت بۆ دەنێتە سەریەک تاچی کوردیش ئەو ڕقەی کە هەیەی ینی بەڕاستی دەخاتە پێش خزمەتکردنی وڵاتەکەی خۆ دەکاتە پێش پاراستنی ژینگە و گەشت و گوزارەکەی خۆی لەم وڵاتەدا ئەوە قسەی منە لەسەر تەوەرەکەی جەنابەت بەڵام تێبینێکی شمە حەزم کرد هەر بە جەنابەت بڵێم زۆر بە کورتی کاگۆشمەند زۆر بە کورتی من لە دوو دیدار و چاپێکەوتنی کەناڵە بەڕێزەکەیەوەدا یەکیشیان چاپێکەوتن بوو لەگەڵ نوری مالیشی دوو لەگەڵ حسێن شارستانی ینی بەڕاستی کار دشوان من لەلایەک دەستخۆشیتان لێ دەکەم لەلایەکیش بەڕاستی نیگەرانم چکم ئەوانە ینی بەڕاستی دەبێتە مای بێزاری و دڵە ڕاوچێ و ینی تووڕەکردنی خەڵک و شێوی لە ناوەم وڵاتەدا باشە تۆ وەکو کەناڵێکی یەنارتی دەتوانی چاوپێکەوتن لەگەڵ حسێن شارستانیدا بکەیت بۆ ناتوانی لەگەڵ وەزیری پیشسازی و وزەی حکوومەتی هەرێمان ناکەیت بۆ ناتوانی لەگەڵ ڕێز وزەرای ئەم وڵاتەدا بیکەیت بۆنە کاک هۆشمان ئێمە هەمیشە دەمانوێت بەرنمەیان لەگەڵ سازکەین بەڵام لەوە چن نەکرێت یاخود ئەو پەیوەندیە کە لە نێوانمانە هەیە دەست نەکەوێت بۆ ئەی بتوانین بەرنامە سازکەین ئێمە حەزەکەین لەگەڵ هەموو کەسێکە بەرنامە سازکەین و دەست پێشخەریکەین پێش هەموو کەناڵەکانی تریش ڕازەکان شوان بەڵام ئیتر جەنابەت دەتوانی زانیاری لەسەر وەزارەتەکەی کاشی هەورانیدا دەست کەوێ ئەو کاتە تۆ بەردەست نابێت کاگۆشمەند ئێمە هەوڵمان هەیە لەسەر وەزارەتەکەی جەنابەت ئێمە هەمیشە هەوڵ دەدەین لەگەڵ هەموویانە بەرنامە سازکەین بەڵام بەردەست نابێت بۆیە وڵایەت تێبینیتریشم نەی لەسەر ئەوانەی زۆر بە کورتی کارم و دوو جارم بکاگەکار و تۆ جارێکشم بە جەنابەت تۆ ئەمە دوو جاریش بۆ جەنابەت لەسەر بیتاقەی تەموینی کەرکووکەکان ئەوانی خەڵکی سلێمانی و هەولێر و شارەکانی تری کوردستانن بەڵام فۆرمی خۆراکەکەیان ڕەوانەی کەرکوو کراوە نازانم دیسا ئەو بەڕێزە کاک محەممەد ئیحسان لەسەر ئەو هینەی مادەی 140 ماوە یانە ئەگەر زانیاری لە وەرگرن و تەوەرێک بۆ ئێمەدانێن زۆر مەمنون دەبین بەڵێ زۆر سپاس بۆ کاک هۆشمەند لە هەولێر جێگر لە تەختاق فەرموو کاک جێگر زۆر سپاس کاک جێگر بەڵێ فەرموو ئێمە بەلای گوندی خامیشتەوە سەر بەناحەی تەختەقین بەناحەی ئافزەلەر لە تەختەقەوە نزیکین بەڵێ ئێمە نزیکەی ساڵێکە بێ هەموو گوندەکانی دەوروبەرمان سوارەت بە بودجێ بۆ سەرف کراوە خەسارە دراوە بۆ بێگان بڵێن ئاوها دەموو خەڵکی ئەو گوندانە و زەرمەند بەڵێ بەس تەنها ئەو گوندەی ئێمە هەرچی هەیە برێن هیچ نە خەسارە دراوە نەبوودە برێن ساڵە بودجە سەرف کراوە بودجە هیچ پارێ سەرف نەکراوە گوندەکانی دەوروبەرمان هەمووی پارێ باشیان وەرگرتووە هەمیان سودمەند بۆ درد بەس تەنها ئەو گوندەی ئێمە نەبێت برێندە و بینەدا لە ناحەی ئافزەلەر لەسەرێ و برێن بۆ خوارێ لە تەختەق بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ کاک جێگر لە تەختەق بۆ برە لە بەتەوابوونی کاتی بەرنامەکە بەڵێ مژدە لە سلێمانی سڵاو لێبێ فەرموو ئەگەر بە کورتی قسە بکەی شانسەکەت وایە کە دوا پەیوەندیە ئەم کاتە باش کاکی زۆر سپاس مژدەخان دەستخۆشی بەرنامەکەتانی هەموو بەرنامەکانی زۆر سپاس دەکەین زۆر سپاس دەکەین ئەوەی قسەی حەقە دایم ڕاقا بەرنامەی مایکی ئازادی دایم ئازاری بۆ گەندەڵان هەیە ئەو بوجە دواخستنەش من وەکو خۆم ناوەکو دەنگێکی زۆری خەڵکی بیستی خۆڵکردنە چاوی ئەو میلەتە ڕسوولوتەیەکە بە داماوی و بە ڕاکردن و بە پێی پەتی وڵات و ماڵ و هینیان بەجێشت و ڕەشتنە سەر حدودەکان دوای ئەوەش نیوەی هەر نەهاتەوە نیوەی داما و دەربەدەر بوو ئێستش دواخستنی و پەکخستنی و بە قسەی بریق و باق خەڵکەکە 6 مانگ و 7 مانگ ڕائەگرن و ئینداش دوای کۆمەڵشتی ترێنە کارێەوە و وامان کرد و وا ئەکەین طبعا بەرنامەی گەشت و گوزار لە هەرێمە هەر زۆر زۆر دواکەوتووە ئەوەشی کە ئەیکەن بە پێی پێویست بۆ قەسر و باڵەخانەکانی خۆیانە و دەوروبەری خۆیانە کام ئەرزی تاک و پاکە لەلایەن بەرپرسێکەوە داگیرە کرێ بە چەندۆنمێک بەڵێ مژدەخان
زۆر سپاس دەکەن سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان سبێنێش چاوەڕوان بن پەیوەندەکانتان وەردەگرین هەرشاد و بەختەوەر بن.